ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای بودجەی پەسەند کرد. لە دانیشتنی ئاسایی ژمارە 4 وەرزی یەکەم لە ساڵی 4 یاسادانەنی خۆیدا، ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمواری یەکەمی یاسای بودجەی 3 ساڵەی پەسەند کرد کە پێشبینی دەکرێت کێشەی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت و موچەی موچەخۆران لە نێوان هەولێر و بەغداد چارەسەر بکات. دانیشتنەکەی ئەنجومەن کە بڕیار بوو کاتژمێر 1/2 بەڕێوە بچێت، بەڵام بەهۆی بایکۆتی ژمارەیەک لە ئەندامان و تەواو نەبوونی ژمارەی یاسایی ئەندامانەوە دواخرا و لە کاتژمێر 3 دانیشتنەکە بەڕێوە چوو. بەپێی ڕاگەیەنراوی فەرمانگەی ڕاگەیاندنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کۆی 329 ئەندام 176یان بەشداری دانیشتنەکەیان کردووە و تێیدا مادەی 12ی هەموارکراوی یاسای بودجەی 3 ساڵەی 2023 و 2024 و 2025 دەنگی لەسەر درا. بە پێی زانیاریەکان نزیکەی 50 ئەندام لەبەرەی پارێزگاکانی نێوەڕاست و باشوور کە زۆرینەیان سربەخۆکانن بایکۆتی دانیشتنەکەیان کردو، پێیان وایە دەنگدان لەسەر هەمواری یاساکە پێچەوانەی یاسا و پەیڕەوی نێوخۆی ئەنجومەنەکەیە و لە کاتێکدا هەموارەکە پەسەند کراوە تەنیا 140 ئەندام لە هۆڵی ئەنجومەنی نوێنەراندا بوون و ڕێژەی یاسایی بۆ تێپەڕاندنی هەموارەکە تەواو نەبووە. ئەندامانی ناڕازی لە دانیشتنەکەی ئەنجومەن دوور نییە لە دادگای فیدراڵی تانە لە دانیشتنەکە و پەسەندکردنی هەمواری یاسای بودجە بدەن. لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لەو بارەوە ڕائید مالیکی لەبەرەی نێوەڕاست و باشوور کە بایکۆتی دانیشتنەکەی کرد ڕایگەیاند. داواکاری ئێمە پەیوەستە بە پارێزگاکانی خۆمان و دابینکردنی خەرجی ئەو کۆمپانیانەی حکومەتە خۆجێیەکان گرێبەستیان لەگەڵ کردوون. هەموارەکەی یاسای بودجە وەک ئەوەی حکومەت بۆ ئەنجومەن ناردوێتی دەنگی لەسەر دراوە. پێش دانیشتنەکەش سەرۆکی ئەنجومەنی نوێنەران با ڕۆژنامەی فەرمی عێراقی ڕاگەیاند کە لەسەر دەنگدان بە هەموارەکە بەو شێوەیەی حکومەت ناردوێتی ڕێک کەوتوین. بەپێی هەموارە پەسەندکراوەکە خەرجی بەرەمێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە 6 دۆلارەوە بۆ 16 دۆلار زیاد کراوە. لایەنی ڕاوێژکاری نێودەوڵەتی لە ماوەی 6 ڕۆژدا نرخی دەرهێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوت لە هەر کێڵگەیەک بەجیا دیاری دەکات. ئەگەر ئەمەش نەکرا ئەنجومەنی وەزیران خۆی تێچووەکە دیاری دەکات. تێپەڕاندنی هەمواری یاسای بودجە دەرگا بەڕووی دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای بەرهەمهێنان و بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆوە دەکاتەوە کە لە 25 ئادار مانگی 3 ساڵی 2023ەوە بە بڕیاری دەستەی نێوبژیوانی پاریس ڕاگیراوە.